لە دەمێکدا هەڵمەتەکان بۆ هەڵبژاردنەوەی سەرۆک ترامپ توانای پشتیوانانی ئەوی سارد کردوێتەوە ئەوانەی کە لە جەماوەرەکاندا بە هەزاران کەس بەشداریان دەکرد. لەژێر ئەو ڕێبەرایەتیەدا ئەمریکا جارێکی دیکە کار دەکات. ئەمریکا جارێکی دیکە براوە دەبێت و ئەمریکا جارێکی دیکە ڕێزی لێ دەگیرێت وەکەوەی لە مێژە وا ڕێزی لێ نەگیراوە. بەڵام ئێستا سەرۆک ڕوبەڕووی ئاستەنجێکی نوێیە. داواکاری بۆ متمانە لێستانەوە بە تایبەتی کە ئەنجومەنی نوێنەرانی دیموکرات پێشەنجێتی سەبارەت بە پەیوەندێکی تەلەفۆنی ترامپ بۆ ئەوەی گوشار بخاتە سەرسەرۆکی یوکراینە لێکۆڵینەوە لەسەر کوڕی جۆ بایدن بکات. داقی قسەکانی پەیوەندەکە چوارشەممە کۆشکی سپی ئاشکرای کرد. سەرۆک دەبێت بەرپرسیار بکرێت، هیچ کەس لە سەروی یاسا نییە. لە ماوەی هەڵمەتەکەدا بایدن تاوانی خستە سەرسەرۆک کە لە دەسەڵات کەڵکی خراپ وەردەگرێت. سەرۆکێکمان هەیە کە باوەڕی وایە دەتوانێت هەر کارێک ئەنجام بدات و بۆی دەچێتە سەر. سەرۆکێکمان هەیە کە پێی وایە لە سەروی یاسایە. ترامپ هاشا دەکات کە هەڵەیەکی لێ ڕوودابێت و دەڵێت لێکۆڵینەوە بۆ متمانە لێسانەوەی لە ڕاستیدا یارمەتی بە براوەبوونی لە هەڵبژاردنەوەی ساڵی داهاتوودا دەکات. هەواڵی خۆشەوەیە کە دەنگدەران لەوە تێدەگەن، بۆیە ئەوان دەڵێن ئەوە بۆ هەڵبژاردن باشە، بەڵام دەزانی چی بۆ وڵاتەکە خراپە. لێکۆڵینەوە بۆ متمانە لێسانەوە ناڕوونی سەبارەت بە ئاسۆی هەڵبژاردنەوەی سەرۆک زیاد دەکات و دەبێتە هۆی لاوازی ئابووری ئەمریکاش. شارەزای سیاسی زانکۆی ڤیرجینیا وا بیر دەکاتەوە. بەڕاستی پێم وایە ئەو هەڵبژاردنەی 2020 جۆرێک لە پێشنیازی 50-50 دەبێت لە پلەیەکدا کە گەلێک هۆکاری دژبەیەک هەن. جا یان پشتیوانی لە ترەمپ دەکرێت یان نا. هەڵبەت دۆخی ئاربووری، دۆخی شەڕ و ئاشتی و پێناسەی بربژاری دیموکراتیش هەر نەزانراون. ڕاوەرگرتنەکان نیشان دەدەن ڕێژەیەکی مامناوەندی لە پلەیەکی نزمدا هەیە کە ترامپ هەڵبژێردرێتەوە. بۆیە سەرۆک پشت بە پشتیوانانی زۆر وەفادار و چالاکی دەبەستێت کە لە 2020 سەرکەوێت. لایەنی هەرە بەهێزی سەرۆک ترامپ ئەوەیە کە کۆمەڵێک پشتیوانی سەرەکی هەیە کە لە هەردۆخێکدا لەگەڵیدا دەمێننەوە. گەورەترین گرفتی ئەوەیە کە بەربژارێکی خاوەن زۆرینەی نییە و لە دەوری لە سەدا 40 دەبێت. بەڵام مادامێک ئابووری بەهێز دەمێنێتەوە لە بەرژەوەندی ترامپدا دەبێت وەک ئەو شارەزایە دەڵێت. هاتمە سەر ئەو بڕوایە کە ترامپ سەرۆکێکی جیە، بەڵام ئەو پێکهاتێکی دامەزراندووە کە بەرژەوەندی هەیە و سەرکەوتوو دەبێت چونکە پێم وایە ئابووری هەروە باش دەبێت. ترامپ هیوادارە خۆ لە چارەنووسی دوو سەرۆکی ئەمریکا دوور بکاتەوە، واتە جیمی کارتری دموکرات لە ساڵی 1970 و جۆرج W.H. بوش هی پارتی کۆماری لە 1992 کە لە هەڵبژاردنەوەدا سەرکەوتوو نەبوون.